صلاح الدین دەمیرتاش لە زیندانەوە هەڤەپەیوینێک ئەنجام دەدات. دەمیرتاش دەڵێت بڕیارەکانی دادگا لە تورکیا ڕنگدانەوەی تێڕوانینی دەوڵەتە بۆ پرسی کورد. هاوسەرۆکی پێشووتری هەدەفە صلاح الدین دەمیرتاش لە میانی هەڤەپەیوینێک لەگەڵ میدیای نیوزگور پۆلەتیکا وەڵامی پرسیارەکانی داوەتەوە لەبارەی بڕیاری دادگا لەسەر دۆسیەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی پەیوەندیدار بە کۆبانەی لە تورکیا و باکووری کوردستان بڕیاردرا ناوبراو کە نزیکەی 8 ساڵە لە زیندانە بە 42 ساڵ زیندانی کردن سزا بدرێت. دەمیرتاش ڕایگەیاند ئامانج لەو دۆسیە بچووکردنەوە و لە قاڵبدان و وسڕینەوە و نێژدنی هەدەفە بوو. کاتێک زانیان و گوشارە ساختانێش ئەنجامیان نابێت ئەم دۆسیەیان کرد ئامرازێکی هەڵبژاردن و چاوترچێنکردنی خەڵک و ڕەشەکردن لە سیاسیەکان. بەداخەوە بۆ ماوەیەک توانیان بەم ڕێگانە بگەن بە ئامانجەکانیان بەڵام ئێستا خەریکە و کێشانە چارەسەر دەبێت. ئەو بڕیارانەی لە دادگاکانیشەوە دەردەچێت پەیوەندیدارە بە تێڕوانینی دەوڵەت بۆ دۆزی کورد. ناوبراو ئاماژەی بەوەشدا ئێمە لەو سیاسیانەین گەل هەڵی بژاردوین بۆیە سزا هەڕەشە گوشارخستنە سەر ئێمە پاشگەز ناکاتەوە و ورەمان ناڕوخێنێت. دەمیرتاش زەختی لەوە کردەوە کاوشەوەی کوردانی باکووری کوردستان سۆسیالیستەکانی تورکیا سزای توندیان بەسەردا سەپێنرا و هیچ کامێکشیان ئامادە نەبوون لاڵوێستەکانیان پەشیمان ببنەوە. بۆ ئەمە نمونەی بە فیگەن یوکسکداخ و بولەند پارماکس و ئیسماعیل شەنگول و دیلەک یاغلی و گیونای کوبیلای هێنایەوە. ناوبراو بانگەشەوەی کرد کە تووڕەیی ئاک پارتی دەسەڵاتدار لە تورکیا و هاوپەیمانانی لەوە سەرچاوە دەگرێت بەرخودانی کۆبانەی داعشی تێکشکان.